زۆر سپاس سەرەتا بەخێراتنتان دەکەم دیارە ئەوان دەستێکی باڵیان هەبووە لە هەمیشە پاڵپشتی خزمەتکردنی هونەرمەندان و منیش ئەمڕۆ پێم باش بوو کە خزمەت بەدەنگم خزمەت بە لیستی پارتی دموکراتی کوردستان و کاندیدەکانی بکەم و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم. چی دێ لەسەر پارتی و دروشمی پارتی بۆ هەڵبژاردن؟ هەر دروشمەکەی خۆی دیار و هەمیشە ئێمە شاهیدی ئەوە دەدەین و شاهدین کە پارتی دەستێکی باڵای هەیە لە ئارامی و سەخامگری و داکۆکیکردن لە مافەکانی گەلی کورد. پێشتری شەر گۆرانیت بۆ پارتی گوتویانەمە یەکەم جارە. پێشتر وەڵی وتومە بەڵام ئەمە یەکەم جارە کە لە هەڵبژاردندا بەشداری بکەم. پێشتر گۆرانی جیاواز لە پارتیاتی گوتووە؟ بەڵێ بەڵێ گۆرانی وتووە پێشتر. گۆرانی بە پارتی؟ بەڵێ یەکەم جارە. ئەو هۆنرا و ئەو تێکستە خۆت ئامادەت کردبوو یان ئیکێ؟ وەڵی بۆم هات لەوەیە کە گۆرانەکانی ترمت بە دوای ئەوەیە بیرم کردەوە ئیتر کە ئەو هەیەجانم بینی ئەو جۆش و خۆڕۆشانم بینی منیش تر کۆپلەیەکم بۆ هات و بەجەم گۆرانەکانمەوە ئەوم وت. پێشتر ئامادەکاریت بۆ نەکردبوو؟ نەوەڵ ئامادەکاریم بۆ نەکردبوو.